ژمارەیەک لە چالاکانی ژینگە لە دەربەندیخان و کەلار لە دژی دەستگیرکردنی چالاکێکی ژینگە گرتبوونەوە و داوایان کرد لە بری سزادانی پارێزەرانی ژینگە ئەو کەسانە سزا بدرێن کە سروشت دەشێوێنن. سارا سەردار پارێزەری ژینگە و بەژاربووی گرتبوونەوەکە بەکەێنینی ڕاگەیاند چالاکێکی ژینگە لە دەربەندیخان بەهۆی ئەوەی ڕەخنەی لە دەسەڵاتی دادوەری گرتبوو کە گوایە سزای ڕاوچەکانی سنوورەکە نادات ماوەی 5 ڕۆژە دەستگیر کراوە. وتیشی لە بری پارێزەرانی ژینگە دەبێت ئەو کەسانە سزا بدرێن کە دەستدرێژی دەکەنە سەر ژینگە و سروش دەشێوێنن. هەروەها ژمارەیەک لە چالاکانی مەدەنی و پارێزەرانی ژینگە لە کەلار گرتبوونەوە و داوایان کرد سەروەر قەرەداغی چالاکی ژینگە ئازاد بکرێت. سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی کەلاریش ڕای دەگەیەنێت ئەو چالاکانی ژینگە هێرشی نایاسایی کردوتە سەر دادوەران بۆیە سکاڵایان لەسەر تۆمار کردووە. یاسا هەرخۆیان یاسا دەخەنە ژێر پرسیارێکی گەورەوە کاتێکان سکاڵا لە دژی پارێزەرانی ژینگە و هاوسەرۆکی ڕێکخراوی سروشت پارێزان دەجوڵێنن بە پاساوی ئەوەی دەنگی ناڕەزایی بەرز کردوێتەوە فشاری لەسەر دەسەڵاتی دادوەری دروست کردووە. ئێمە وەکو ڕێکخرا و کۆمەڵە و سنتەر و تۆڕ و کەسایەتی ئیدانەی دەست بەسەرکردنی جوڵاندنەوەی سکاڵاکە دەکەینەوە لە دژی بەڕێ سەروەر قەرەداغی وە ژینگە سەروەر قەرەداغی پارێزەری ژینگە و هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان ناڕەزایی خۆمان دەردەبرن بۆ بڕیارە و هەڵوێستەی دەسەڵاتی دادوەری لە قەزای دەربەندیخان. هێرشێکی نایاسایی کردوتە سەر تەواوی دادوەران بۆیە لەلایەن ئەندامی داواکاری گشتی دەربەندیخانمانەوە سکاڵای لەسەر جوڵێنراوە و ئەوە بۆ ماوەی 3-4 ڕۆژە بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوەی دەربەندیخان دەستگیر کراوە و ئێمە ئینشاڵڵا داواکاریەکانی ئەو ڕێزانە بە هەنوە دەگرین و ئیشی جدی لەسەرەکەین بۆ ئەوەی بابەتەکە ئینشاڵڵا بە زووترین کات بگەین لە نەتیجە.